لە نیویۆرک ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆبوونەوەیەکی بەپەلە و نائاسایی لەسەر دۆخی ئاڵۆزی ئەفغانستان ئەنجامدا. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گۆتێرێز داوای لا وڵاتانی ئەندامی ئەنجومەنی ئاسایش کرد پشت لە خەڵکی ئەفغانستان نەکەن. جیهان بە کەسەرەوە سەیری ڕووداوەکانی ئەفغانستان دەکات و نازانین چی ڕوودەدات. ئەوەی لە ئەفغانستان ڕوودەدات پێچەوانەی خەون و دنیابینی کوڕ و کچ و لاوانی ئەو وڵاتەیە. پێویستە تالیبان هەمووان بپارێزێت و ڕێگە بە هاوکاریە مرۆیەکان بدات بگەنە خەڵکی. بەردەوام لەبارەی پێشێلی مافەکانی مرۆڤەوە راپۆرتمان پێدەگات و زۆر نیگەرانین. خەڵکی ئەفغانستان زۆریان چەشتووە، شایەنی هەموو هاوکاری و پشتیوانیەکەن. ڕۆژانی داهاتوو زۆر گرنگن و هەموو جیهان چاوی لە ئەفغانستانە. باڵیۆزی ئەفغانستان لە نەتەوە یەکگرتووەکان داوای هاوکاری مرۆیی بەپەلە بۆ خەڵکی وڵاتەکەی دەکات و داوا دەکات وڵاتانی دراوسێ دەرگا بۆ پەنابەرانی ئەفغانی بکەنەوە. من بە ناوی میلیۆنان ئەفغانیەوە قسە دەکەم کە داهاتوویان ڕوبەڕووی چارنووسێکی نادیار کراوەتەوە. بە ناوی میلیۆنان کچ و ژنی ئەفغانیەوە قسە دەکەم کە چیتر ناتوانن بچنەوە قوتابخانەکان و ناتوانن کار بکەن. بە ناوی هەزاران سیاسی و ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی و ئەکادمیەوە قسە دەکەم کە بەهۆی بەرگریکردنیان لە دیموکراسی ژیانیان کەوتۆتە مەترسیەوە. بە چاوی خۆتان ئەو دۆخەکارە سەدبارەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابولتان بینی کە خەڵکی هەموو هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی خۆیان ڕزگار بکەن. زۆر نیگەرانی لەوەی تالیبان ڕێز لە ڕێکەوتنەکەی دۆحەژ نەگرێت. داوای پێکەنانی حکوومەتێکی گشتگیر دەکەین کانونێراتی هەمووانی تێدا بێت و ئەوەی لە 20 ساڵی ڕابردوو بەدەست هاتووە وێران نەکرێت. باڵیۆزی ئەمریکاش لە نەتەوە یەکگرتووەکان هۆشداری دەداتە تالیبان ئەگەر هێرش بکرێتە سەر سەرباز و دیبلۆماتکارەکانیان وەڵامێکی زۆر توندیان دەدەنەوە. ئەمڕۆ جارێکی دیکە دەمەوێت ئەوە دووپاتکەمەوە کە پێویستە خەڵکی سڤیل و ڕۆژنامەنووسان بە تایبەتی بپارێزرێن. پێویستە هێرش بۆ سەر خەڵکی ڕابگیرێت. ماف و ئازادی خەڵکی ئەفغانستان بە تایبەتی کچان و ژنان بپارێزرێت. داوا لە هەموو ویلایەنەکان دەکەین ڕێگە نەدەن ئەفغانستان ببێتەوە بنکەی تێرۆریزم لە ناوچەکە و لە جیهاندا. داواش لە تالیبان دەکەین ڕێگە بە گەیشتنی هاوکاریە مرۆڤیەکان بدات بۆ خەڵکی. ئەو ئەفغانیانەی دەیانەوێت بچنە دەرەوە پێویستە ڕێگەیان بدرێت بە ئازادی گەشت بکەن. وەک سەرۆک بایدێنیش بەڕوونی وتوێتی هەر کارێک ستافە سەربازی و دیپلۆماسیەکانمان بخاتە مەترسیەوە وەڵامی زۆر توندی سەربازی بەدووادا دێت. نوێرانی بەریتانیا، فەڕەنسا و ڕووسیاش لە ئەنجومەنی ئاسایش دەڵێن ئەوەی لە ئەفغانستان ڕوودەدات کارەساتە. پێویستە وڵاتان دژی تیرۆریزم یەکگرتوو بن. داوا دەکەن تالیبان پێشێلکاریەکانی بەرامبەر خەڵکی ڕابگرێت و ڕێز لە مافی هەموو ئەفغانیەکان بگیرێت و دۆخەکەش هێورکاتەوە. نەریمان هەورامی، کوردستان 24.